یادێک لە مانگرتنی گشتی 16 گەلاوێژی 1384 هەتاوی و ئەزموونەکانی. ئەمڕۆ یەکشەممە 16 مانگی گەلاوێژ ساڵوەگەری ڕۆژێکی مێژوویی لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستانە. ڕۆژێک کە خەڵکی کوردستان لە ناڕەزایەتی بە جنایەتی کۆماری ئیسلامی یەک پارچە و یەک گرتوانە لەسەر بانگەوازی کۆمەڵە دەستیاندایە مانگرتنێکی گشتی شکۆدار و هێزنواندنێکی بە تەوەژم و بە هەمووانیان نیشاندا کە سەرەڕای دامرکانی خەباتی چەکداری بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان زیندووە و لە پێناو ئامانجی مافخوازانەی درێژە بە خەباتی دەدات. بەڵام ئەم ڕۆژە مێژوویە لەسەر چ بەستێنێک شکڵی گرت و چۆن ئامادەکاری بۆ کرا. سەر لە ئێوارەی ڕۆژی 18 پوشپەڕی ساڵی 1384 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هەوڵیاندا یەکێک لە خەباتکارانی شاری مهاباد بە ناوی کەماڵ ئیسفرام ناسراو بە شوانە سەید قادری دەست بەسەر بکەن و کاتێک هەوڵەکانیان بێ ئاکام مایەوە شوانەیاندا بەردەستڕێژی گولە و برینداریان کرد. جەلادانی ڕژیمی ئیسلامی ئەو لاوە بریندارەیان ئەشکەنجە کرد، کوشتیان و تەرمی شێواوی ئەویان بەو پەڕی بێڕێزیەوە بە شاردا گەڕاند و دواتر ڕادەستی بنەماڵەکەیان کردەوە. مەبەستی ڕژیم لەم کردەوەیە چاوترسێنکردنی خەڵک بوو، بەڵام ئاکامەکەی بە پێچەوانەی ویستی ڕژیم هەڵگەڕایەوە. دانیشتوانی شاری مهاباد کاتێک ئاگاداری ئەم جنایەتەی هێزەکانی ڕژیم بوون بە کۆمەڵ چوونە بەردەم ماڵی ئەم لاوە خەباتکارە و هاوخەمیان لەگەڵ بنەماڵەکەی ڕاگەاند و نەفرەت و بێزاری خۆیان لە ڕژیمی ئیسلامی دەربڕی. ڕۆژەکانی 19 و 20 مانگی پوشپەڕ خەڵکی تێکۆشەری شاری مهاباد و بە تایبەت لاوان لە شەقامەکانی ئەو شارە دەستیاندایە خۆپیشاندان و بەدانی دروشم لە دژی هێزە سەرکوتگەرەکان نیشانیاندا کە هیچ جنایەتێکی ڕژیم بێوەڵام نامێنێتەوە. ڕۆژی 21 مانگی پوشپەڕ خۆپیشاندانەکان لە ئاستێکی بەرینتردا بەڕێوە چوو. هێرشی هێزەکانی ڕژیم لەگەڵ خۆڕاگری خەباتکارانی ئەو شارە بەرەوڕوو بوو. هێزەکانی ڕژیم تیار بە هەموو ئامرازێکی سەرکوت لە زەوی و ئاسمانەوە هێرشیان کردە سەر خەڵکی تێکۆشەری شاری مهاباد. لە ئاکامی ئەم تێک هەڵچوونە لە نێوان هێزەکانی ڕژیم و خەڵکی خەباتکار و لاوانی مهاباد 50 کەس لە خۆپیشاندەران دەستگیر کران. ڕۆژی 22 پوشپەڕ خەڵکی شاری مهاباد بۆ نیشاندانی ناڕەزایەتی زیاتر بەرامبەر بەکردەوەی سەرکوتگەرانی هێزەکانی ڕژیم و میلیتاریزەکردنی شار هاوکات لەگەڵ درێژەی خۆپیشاندان دووکان و بازاڕ و ناوەندەکانی کاریان داخست. دوا بەدوای خۆپیشاندان و بەرەوڕووبوونەوەی بوێرانە و ناڕەزایەتی جەماوەری لە مهاباد، خۆپیشاندان و ناڕەزایەتی لە دژی کۆماری ئیسلامی باقی شارەکانی کوردستانیشی گرتەوە. خەڵکی خەباتکار و لاوانی شۆڕشگێڕ لە شارەکانی شنۆ، پیرانشار، بانا، سەقەس، سەردەشت، مەریوان، سنا، دیواندەرە و بۆکان و شار و شارۆچکەکانی دیکە بۆ پشتیوانی لە خەڵکی مهاباد بەم خۆپیشاندان و ناڕەزایەتیانەوە پەیوەست بوون و وێڕای مەحکومکردنی کردەوەی سەرکوتگەرانی ڕژیم چەند داخوازیەکیان هێنایە گۆڕێ کە بریتی بوون لە ناساندنی سزادانی بڕیادەران و بەڕێوەبەرانی ئەم جنایەتانە، ئازادکردنی دەستبەجێی دەستبەسەرکراوان و ڕاگرتنی جنایەت و کوشتار لە کوردستان. کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە جیاتی وەڵامدانەوە بە داخوازیەکانی بەرحەقی خەڵکی کوردستان هێزێکی زۆریان ڕژاندە کوردستان و بەریاندانە گیانی خەڵک. ئەم خەباتە ئەگەرچی داخوازی ڕوونی هەبوو، بەڵام بە شێوەی پرش و بڵاو لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان بەڕێوە دەچوو، بەرەو ڕووبوونەوەی خۆپیشاندەران و هێزەکانی ڕژیم لەسەر شەقامەکان خەساری زۆرتری بە خەڵک دەگەیاند. لە شاری سەقز چەکدارانی ڕژیم ڕیزی خۆپیشاندانی خەڵکیاندایە بەردەستڕێژ و ژمارەیە گیانیان بەخت کرد و ژمارەیەکیش بریندار بوون. کاتیەوە هاتبوو کە هێز و توانای خەڵکی خەباتکار لە حرەکەتێکی ڕێکخرا و هاو ئاهەنگدا بە دژمن نیشان بدرێت. کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بۆ ئەم مەبەستە ڕۆژی 16 گەلاوێژی ساڵی 1384 وەک ڕۆژی مانگرتنی گشتی لە کوردستان ڕاگەیاند. دوای بڵاوبوونەوەی بانگەوازی کۆمەڵا، کرێکارانی پێشڕە و لاوان و پێشڕەوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە شارەکان لە پێناو ئامادەکاری بۆ بەسەرکەوتن گەیاندنی مانگرتنی گشتی کەوتنە خۆ.
دام و دەستگاکانی ڕژیم بۆ پێشگرتن لە بەڕێوەچوونی مانگرتن هەوڵەکانی خۆیان دەست پێ کرد. نێرانی ئەم حرەکەتەش لە ناو ڕێکخراوە سیاسیەکانی کوردستاندا چی بۆیان کرا بۆ ڕێگری لە سەرکەوتنی ئەم بانگەوازە دەرێغیان نەکرد. سەرەڕای هەموو ئەو هەوڵانە ڕۆژی 16 گەلاوێژ خەڵکی خەباتکاری کوردستان بەداخستنی دووکان، کارگا و تەعتیلکردنی ئیدارە و شوێنەکانی خوێندن و باقی ناوەندەکانی کار مانگرتنێکی گشتیان لە کوردستان بەڕێوە برد. خەڵکی ناڕازی لە شارەکانی مەهاباد، سەقز، بۆکان، سنا، شنۆ، پیرانشار، بانا، سەردەشت، ڕەبەت، مەریوان، کامیاران و دیواندەرە و شوێنەکانی دیکەی کوردستان بە شێوەیەکی بەربڵاو بە پێشوازی ئەم بانگەوازەوە هاتن. لە شارەکانی نەغەدە و ورمێش بەشێکی بەرچاو لە خەڵک لەم مانگرتنەدا بەشداریان کرد. ئەم مانگرتنە شکۆدار و سەرکەوتوانەیە وەک ڕۆژێکی مێژووی لە ژیانی سیاسی خەڵکی خەباتکاری کوردستاندا تۆمار کرا. ئەم مانگرتنە جارێکی دیکە نیشانیدا کە سەرەڕای گشت جنایەتەکان و پیلانەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان ئیرادەی خەڵک دژ بە ڕژیم قایمتر و ڕیزەکانیان یەکگرتووتر و پتەوتر بووە. سەرکەوتنی ئەم مانگرتنە لە هەمان کاتدا کە ڕیشەی لە چەندەیە خەباتی پڕ لە فیداکاری خەڵکدا بوو بە جەسارەت و خەباتی شێلگیرانە و یەکمانگەی خەباتکارانی مەهاباد و باقی شارەکانی کوردستان مسۆگەر بوو. ڕژیم کە هێزی خەباتکاری یەکگرتوانەی خەڵکی بینی ڕۆژێک دوای مانگرتن لە هەوڵێکی ڕیاکارانەدا هەیئەتێکی لە نێونەرانی مەجلیسی ئیسلامی ڕەوانەی شارەکانی کوردستان کرد تا بەناو دڵنەوایی لە خەڵک بکەن. ئەندامانی ئەم هەیئەتە بە لێدوانی بێناوەڕۆکی بەرپرسانی ڕەسمی وەک ئیمام جومعە و فەرماندارانی شارەکان هێندێک نمایشیان وەڕێخست و بەکردەوە داخوازیەکانی خەڵکیان پشتگوێ خست. بەڵام دەرسەکانی مانگرتنی گشتی چووە سەر ئەزمونەکانی هێزی لە بنەهاتووی کۆمەڵانی خەڵک و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانی هەنگاوێکی گەورە بەرەو پێش برد. بە کەڵگوەرگرتن لەم ئەزمونە بە نرخ و دەوڵەمەندە بوو کە جارێکی دیکە خەڵکی کوردستان بۆ دەربڕینی بێزاری و نەفرەتی خۆیان لە ئێعدامی فەرزاد کەمانگەر و هاوڕێیانی مانگرتنی شکۆداری دیکەیان لە ڕۆژی 23 گوڵانی ساڵی 1389 بەڕێوە برد. ئەم سنەتە بە نرخ و خەباتکارانەیە ڕۆژی 21 خەرمانانی ساڵی 1397 لە مانگرتنێکی گشتی لێبڕاوانە بەهێز و یەکپارچەدا دیسان دووپات بووە. لەم ڕۆژەدا خەڵکی سەر تاسەری ناوچە کوردنشینەکانی ڕۆژاوای ئێران لە ناڕەزاتی بە ئێعدامی جنایەتکارانەی ڕامین حسین پەناهی، زانیار و لوقمان مرادی و موشەکبارانی مەقەڕی ناوەندی حیزبی دموکراتی کوردستان کە تێیدا ژمارەیەک لە کادری ڕێبەری و ئەندام و پێشمەرگەکانی ئەم حیزبە گیانیان بەخت کرد لەسەر بانگەوازی حیزبە سیاسیە چالاکەکان لە کوردستان مانگرتنێکی گشتی شکۆداری دیکەیان بەڕێوە برد. حرەکەتی جەماوەری ڕۆژی 16 گەلاوێژ یەکەم مانگرتنی گشتی و سەرتاسەری بوو کە دوای 26 ساڵ لە کوردستان لەوەها پانتاییەکی بەریندا بەڕێوە دەچوو. ئەم حرەکەتە هاوڕێ لەگەڵ حرەکەتە هاوشێوەکانی ساڵی 1389 و ساڵی 1397 بەشێک لە مێژووی پڕ لە شانازی خەباتی خەڵکی کوردستانیان پێکهێناوە. دەرس و ئەزمونەکانی ئەم خەباتە بەرینە جەماوەریانە پشتیوانەی سەرکەوتنی دوا ڕۆژی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان.